ئێمە هەمیشە باسی ئەومان کردووە کە لیژنەکانی قایمقامێت لە مانگی پیرۆزی ڕەمەزانەوە بەدەر لە مانگەش هەمیشە کار و چالاکیەکانیان بەردەوام بووە هەمیشە توانیانە بە شێوەیەکی باش لە ناو بازار و مارکێت و شوێنە گشتەکانە بن تاوەکو بتوان ئاگاداری نرخ بن ئاگاداری کوالیتی بن ئاگاداری ئەو خواردانە بن کە ئەدرێ بە هاوڵاتیانەوە من لە سەرەتای پرۆگرامەکەش ئاماژەم بۆ کرد کە ئێمە ئێستا لەوانەیە لەبەر مانگی ڕەمەزان ئەگە بچینە بازاڕە بینیش دومەکەکان زیاتر هاتوونەتە سەر شەقامەکان لەوانەیە دوکانەکان زیاتریش بن ئەی ئەمانە چۆن چاودێریەکرێ خەڵکان چۆن بتوان ئەو خواردانە بەدەست بێنن کە لە ماڵەکانیانە بەکاری بێن و تەندروستیان خراپ نەبێ بۆیە ئێمەش ئەمڕۆ بە باشمانزانی یەکێک لەو بابەتانەی کا گفتوگوی لەسەر بکەین لیژنەکانی قایمقامێت وەکو بینیشمان لە چەند ڕۆژی ڕابردووە چەند شوێنێکیان داخست لەبەر خراپی شوێنەکە یاخۆ پاک و تەمیزیەکی باشیان نەبووە کە خواردن بە خەڵکبان یاخۆ ئەو بابەتەی کە هەیەیان بووە لە ڕووی خواردەمەنی بووە یا خواردنەوەکانەوە کوالیتیکی باشی نەبووە لە ئێستا ئەمە گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێت کاک فریاد عوسمان حەسەن ئەندامی لیژنە هاوبەشەکانی قایمقامێتی سلێمانی کە بەڕێزانی سا لە ستۆدیۆ لە ئێمە میوانە زۆر بەخێر کاک سلااو لێ بەخێر بەسەر چاوە بەخێراتی ئێمە سەرەتا دەستخۆشیتان لێکەین دەستان خۆش بماندوونە وەکو لیژنە هاوبەشەکان بەردەوام لە کار و چالاشەکانی خۆتانە بەردەوام بن و خەڵکیش دڵنیا بکەنەوە لەوەی کە ئێوە گرفتار نەبێ ئێمە لەگەڵ ئەو خواردن و ئەو کەلوپەلانەی کە هەیە لە بازارە ئێمە بتوانین چاودێریکەین ئەوە چەند ڕۆژێکی مانگی ڕەمەزان ڕۆشت ئێوە چۆن توانیتانە لە مانگیان زیاتر کارەکان تا چڕ بکەنەوە بۆی کاگاتان لە خەڵک بێت سەرەتا بەناوی خوا پیرۆزبای مانگی ڕەمەزان لە هەموو لایەک دەکەین سپاس بۆ ئەم دەرفەتەی کورساتی عەزیز وەک خۆت جەنابەت دامەرجت پێدا لە سەرەتاوە لیژنە هاوبەشەکانی قایمقامێت پێش مانگی ڕەمەزانیش و هاوکات ئێستش لە مانگی ڕەمەزانی پیرۆزە سەردانەکانمان چڕ کردوێتەوە بە پێی تایبەتمەندیەکان خۆتان نەزانن لە مانگی ڕەمەزانە خواست لەسەر خواردن زیاترە وەکدا ڕاستە چوونە پێشەوەمان بەرەو جژن خواست سەر کاڵایتر هەبێ لە سەرەتای مانگی ڕەمەزانە خواست لەسەر خواردن و بەتایبەت شیرینی و بەتایبەت ئەوانەی کە بۆ بەربانگ سفری پێ ڕازێنرێتەوە خواستەکە زیاترە ئێمەش هاوکات لەگەڵ ئەوە سەردانەکانمان چڕ کردوێتەوە لەو شوێنانە لەو کارگی شیرینی شەربەت ئەو شوێنانت بەسەرەکەینەوە بە پێی تایبەتمەندیەکان و زۆر باشە کاک فریاد پێم خۆشە لەسەر بابەتی قسە بکەین لە چەند ڕۆژی ڕابردووە دەستان بەسەر ژمارەیەکی زۆر لە خورمایە گرتبوو خورمای بەسەر چوو بوو ئەمایان چی بوو چۆن زانیاریتان وەرگرت لەسەر ئەوەی کە خورمایەکی لەم شێوازە بەنیازم بخرێتە بازاڕەکانەوە خۆتان نەزانن وەک ئاماژەم پێ خواست لەسەر ئەو خواردنانە زۆرە بە تایبەت خورما نایشارینەوە خەڵکانێک هەن لە بۆ دەرفەتێکە گەڕن بەڕاستی ئێمەش وەک لیژنە هاوبەشەکان بە سوپاسەوە بۆ ئاسایشی سلێمانی بۆ هاوڵاتیان بەگشتیش ئەتوانین بڵێن هاوکارمانن چونکە ئێمە ڕاستی ئەگەر هاوڵاتی نەبێت ناتوانین زۆر شت هەیە زۆر شوێن هەیە بەسەریکەین یاخود بزانین لەبەرەوە سپاسیانەکەین ئێمە لە ڕێی هاوڵاتیان و ئەم ئاسایشی سلێمانیشەوە زانیاریمان پێگەشت کە بڕێکی زۆر خورما لە شوێنێکدانراوە و بە تەمای ساختکردنەوە نەخرا بۆ بازاڕەوە هێشتا نەخرا بۆ بازاڕەوە بە دەستخۆشیەوە نەخرا بۆ بازاڕەوە ئەو وەک لیژنە هاوبەشەکان سەردانمان کردو دەستمان بەسەراگرت و خاوەنەکەشی ڕوبەڕووی سزا بۆ زۆر باشە با ئێمە لە کۆمەڵی پرسیاری هاوڵاتیانەوە بە تایبەتی بینی لە ئێستاە لە ئێوارانی مانگی ڕەمەزانە ڕۆژواگن لە بینی لە سنتەری شاری سلێمانی لای سەرای سلێمانی لای مزگەوتی گەورە بەبدەر لە دوکانەکان چەندین عەرەبانە لەویا کۆبێت چەندین خواردەمەنی و میوە و سەوزە و تەنانە شیرینیەکانیش هاتوونەتە سەر شەقامەکان ئەمانە تا چەند ئێوە چاودێریانەکەن ئەمانە تا چەندێەوە ئاگاتان لیانە ئەگەر خواردنێکی پاک نەبێ بیان بە هاوڵاتیان یاخۆ ئەو کوالێتی کەلوپەلانەی فرۆشن کە هاوڵاتیان زیانمەند نەبێت ئەمە ئەگەر ئەوەی کە لیژنەکان ئەیبینێت ڕۆژانە کە سەردانی ناوبازاری شەکەی ناوبازاریش بگرە چڕتر تایە کارەکەین چونکە وەک خۆت فەرموود بە ڕێژێکی بەرچاو عەرەبان و دەستگیری تایە کە ئەمانش سەرنجام هەر هاوڵاتی ئەیکڕێ بەکاریێنێ لەبەرەوە ئەگەر زانیمان شوێنێک نەشیاوە خواردنەکەی یاخود بەروارەکەی نزیکە ئێمە بۆ سەرچاوەکەی گەڕێت ئێمە کار لەگەڵ سەرچاوەکە یاکەین لە کی کڕیەوە تەبعەن خۆتان نەزانن لەو شوێنی کە کڕیوەتی ئەگەر بێت و ئەمە لە کاتێکا باسەکەم کە کاڵە بەرهەمە خراپ بێت ئێمە لەگەڵ سەرچاوەکە کە ئیشەکەین و ئەتوانین ئیجرعات لەگەڵ سەرچاوەکە بکەین و دەست بەسەر
شمەکە بگرین کە بە کەڵک نایە بەکارێنە. زۆر باشە کاک فرێد ئێوە کار و چالاکیەکانتان بە تەنها بۆن لە ڕۆژانە یاخود نەخێر زۆر کات ئێستا بە حکومی کە مانگی ڕەمەزانە زۆر شوێن هەیە لە پارشێوانە ئاکرێتەوە پارشێوانیش کار و چالاکیتان هەیە بۆ ئەوەی کە بتوانن ئەو شوێنانەی کە کراوەوە بەڕووی هاوڵاتیانە ئیتر ئەمە کافتریاکان بێ خواردنگەکان بێ یاخود ڕەنگە زۆر کاتەیە زۆر کەسەیە تەنانەت لە بەردەمی ماڵەکەی خۆیان وەکو دوکانێکی بچووکی لێ کردووە ناوساجی سوورەکاتەوە ئەمانە چۆن کۆنتترۆلی ئەم بابەتانە ئاکەن ئێوە پێم خۆش ئاماژە بە شتێک بم بەدەستخۆشی و لیژنە هاوبەشەکانی قایم قامل لە 38 لیژنەی تایبەتمەندا خۆی بینێتەوە کە لە 6 بەیانی بۆ 2 شەو لە کاردایە. بەڵام وەک ئاماژەم پێیا ئەگەر هەر هاوڵاتیەک سکاڵایەکی هەبێ هەر باڵین هاوڵاتیەک یاخود لایەنێکەوە بۆ ئاسایشەوە بێ پۆلیسەوە بێ زانیاریمان پێ بگا ئێمە ئەگەر کات گرنگ نییە 2 شەوە 3 شەوە 4 بەیانە هەر کاتێک بێ ئەمە سەردانی ئەو شوێ ناکەین بەس وەکو دیاریکردن لە 6 بەیانی تا 2 شو ئێمە لیژنەکانمان لە ئامادە باشیە و لەسەر سکاڵاش هەر کاتێک بێ باشە هاوڵاتی چۆن سکاڵەکانی بە ئێوە بگەێنەوەکو خۆ باسی لێواکەڵی هاوڵاتیان زۆر هاوکارمانن لە چه ڕێگایەکە و سکاڵاکانی هاوڵاتی بەدەستی ئێوەگە ئەمە لە ڕێگەی تەلەفۆنات ئەو ژمارە مۆبایلانی کە لە هاوڵاتیە قایمقامێت سلێمانی زانیاریمان پێگە و بەدەم زانیاریەکانی شەوچین و بە سپاسەوە هەموو شوێنی خۆی گرتووە ژمارەکان لە بەرەگەر پێمان بڵێ بۆی بە خەڵک بڵێن ڕاستیار و ژماریان لە بەرەی شەردەی جوادە 6 ژمارەکەشتان جوانەکە ئاسانە بە لە بێگومان ئێمە کا ئەم بابەتانە کا گفتوگۆی لە سەرەکەین بۆ ئەوەیە کە هاوڵاتیان پارێزراو بن بێگومان لیژنەکانی ئێوەش هەمیشە ئەتوانە لەگەڵ هاوڵاتیانە بن بەڵام زۆر کات منیکی هاوڵاتیشمە دوکانێک لەوانەیە تۆ نەتوانانی و ڕۆژە لەو دوکانەبی بەڵام ئێمە ئەتوانین لە ڕێگەی ئەوەی کە خۆمان تووشی گرفتێنەکەین پەیوەندی بەم ژمارەیەوە بکەین کە 0 6 بۆی کە بتوانین ئێمە پەیوەندیان پێوە بکەین کە ئەوان ئاگادارکەینەوە کە ئەم شوێنە نەگونجاوە یاخو پاک و خاوێن نییە یاخو ئەو کەلوپەلەی کە لێرەیە کوالێتێکی باشی نییە بۆی کە هەمومان هاوبەش بین لەگەڵ یەکترا بۆی کە هەمەهانجیەک دروستکەین بۆی کە تەندروستی یەکتر بپارێزین کاکفریا لەگەڵ ئەوەشە ئێوە لەگەڵ لیژنەکانی خۆتانە کە سەردانی بازاڕەکەن یاخو شوێنە گشتیەکانەکەن تا چەند لەگەڵ ئەوەیە بەدەر لە کەلوپەلەکان چکە لەم مانگەیە لەوانەیە هەندێک دوکان بە دەرفەتی بزانێ نرخ بەرزکاتەوە تا چەند ئێوە لەگەڵ ئەو دوکانانەیە بە شێوەیەک مامەڵیان لەگەڵاکەن کە نرخەکانیان بەو شێوەیە بێ کە ڕۆژانی ئاسایی هەبوو بەڵێ لە مانگی ڕەمەزاندا ئێمە زۆر تەرکیز لە نرخ کوالیتی تەندروستی و ڤێتەرنەری لەگەڵەوە شارڕێزگرتن لە مانگی ڕەمەزان زۆر تەرکیز لەمانە ئەکەینەوە بە شێوەیەکی گشتیوە باسم کرد لیژنەکانمان پسپۆڕی زۆرتیایە شەرت نییە هەر خواردن بێ و با بڵین لە ڕووی تەندروستیەوە بێ ئەمە بۆ نرخ لیژنەکانمان نوێنەری چاودێری بازرگانی لەگەڵ هەر سکاڵایە یاخود بزانین بەراورد بەو نرخانی کە دیاری کراوە هەر بەرزبوونەوەیە یاخود هەر ئاستەنگێک بۆ هاوڵاتیان دروست بێ ئێمە ئیجراعاتی خۆمانی لەگەڵەکی زۆر باشە کاتە کار و چالاکیەکانی ئێوە زۆرە کاک فریاتیان خۆشە لەسەر بابەتی قسە بکەم لە ساڵانی ڕابردووە کە مانگی پیرۆزی ڕەمەزانە هاو ئەو ڕێستۆرانت و کافتریانی کە مۆڵەتیان پێدرا بۆی کە لەو مانگەیە بە درێژایی ئەو مانگە بتوانن ئەو شوێنانە بەڕووی هاوڵاتیانە بکەنەوە زۆر کاتڕۆکاری دەرەوە یاخود چادرێکیانە بە پێشی ڕێستۆرانتەکانە بۆ ئەوەی کە هاوڵاتیانی بەڕۆژون بەواتێ پەڕین بۆ منە نەفسیان نەچێتە سەر و بابەتانی کە لەویا هەیە پێمان بڵێ بۆ ئەم ساڵ ئەم بابەتانە چۆنە بەردەوامە و پێویستە ئەو چێشخانەیە ئەو خواردنگەی کە مۆڵەتی وەرگتووە کراوەیە پێویستە وەک ڕێزگرتنێک لە مانگی پیرۆزی ڕەمەزان پردەیەک بۆ باشە ئەگەر ئێوە بچنە شوێنێکەوە بۆ نمونە ئەو ڕێستۆرانت و کافتریانی کە کراونەتەوە لەم مانگەیە ئەگەر ئەو پەردە و چادرەی پێوە نەبێت بە سزا بۆ هێژمارەکان بە سزا و ئیجراعاتی لەگەڵەکرێ بە سزا چونکە پێشتر ئاگادار کراون کە یەکێک لە ڕێنمایەکانیان ئەوەیە هەڵواسینی پەردەیە ببوورە لە ڕابردوو بابلین لەم 4 ڕۆژی ڕابردووە پسوڵەمان هەبووە کە بۆ شوێنانمان کردووە ڕێزنەگرتن لەو مانگ خۆشم دووسێ شوێنم بینی بوو دواتر با پێ بڵم بادەمە باشە باسێکی ئەوە بکەین کە هەندێک لەو عەرەبانانەی کە لەناو بازاڕان ئەوان گوناحیان نییە چکە شتومەکەکە لە
کارگەیەکەکڕن مەبەستم کارگەکانە بە تایبەتیوانی کەشی ئەوانەی کە شیرینی دروستەکەن ئێوە سەردانتان بۆ کارگانە چییە چکە لەوانەیە زۆر جارە و کارگانە پاک و خاوێن نەبێت یاخۆ بە شێوەیەکی باشم خوا ئەم شیرینیانە ئامادە نەکرێت زیژنەکانتان تا چەند سەردانی و شوێنانە وەک باسم کرد ئێمە لەم 4 ڕۆژی ڕابردووە پێنج شوێن تەنها لەم 4 ڕۆژی ڕابردووە پێنج شوێنمان داخستووە ئەویش بەهۆی چڕکردنەوەی سەردانەکانمانە لە ناوبازار و بە تایبەت کارگەکان و شیرینیەکان و دوکانی شەربەتەکانە ئێمە دڵنیایین بە هاوڵاتیان کە لیژنە هاوبەشەکانی قایمقامێت سەردانەکانی بەردەوامە و زیاتر جەخت لەوە کاتەوە کە باشترین خۆراک و بەرهەم بەدەست هاوڵاتی بگا بەڵام داوای کشمانەی لە هاوڵاتیان کە وریا بن کە هوشیار بن بزانن لە کێ شتەکڕن بەڕاستی ئەفم کە ینی زۆر جار تۆ چیتە شوێنێک ئەبینی شتەکە هەر بینین ئەتوانێت بڵێ کە ئەم شتە کۆنە یاخود چەند وەختە بەرهەم هاتووە و ئێستا ساغەکرێتەوە ئەتوانین یانێ شتانە وەکو هاوڵاتی ئەتوانن بەراوردێک بکەن لەبەرەوە داوا لە هاوڵاتیانەکەین بزانن لە کێ شتەکانەکڕن و بە تایبەت شیرینیەکان تا لە دوکانە بێت سەرداپۆشراو بێ لە شوێنی فێن کابێ خۆرلین تشکی خۆری لێنە بکڕێت باشترێک باشە کاک فریاد لەم چەند ڕۆژەی ڕەمەزانە کە ڕۆیشتووە جگە لەو خورمایی کە باسمان لێوە کرد لە سۆشیال میدیا و لە زۆرێک لە کەناڵەکانیشەوە بڵاو کرایەوە چ شتێکی ترتانوەکو سەرپێچی هەژمار کردووە کە لە نێو بازارەکانی سلێمانیا بوونی هەبوو بێ دەست گیرا بەسەر بڕێکی زۆر گۆشتی بەستوو و خۆراکی تریژانی لیژنەکانمان کە سەردانی شوێنانەکەن بۆ نمونە کۆگامان هەیە بەهاراتمان لەم چەند ڕۆژی ڕابردووە کارگەیەکی بەهاراتمان دەست بەسەراگرت کە بڕێکی زۆر بەهارات و کاستەر و ئەوانی کە بەسەر چوو بوو بە نیاز بوون دووبارە تەغلیفیکەنەوە و بیخەنەوە بازار و بەدەستخۆشی و لیژنەکانی قایمقامێت توانیمان دەسێت بەسەرا بگرین و نهێڵینەوە بخرێتە بازارەوە ینی وەکو باسم کرد زۆر سەردانەکانمان چڕ کردوتەوە لە هەموو ڕوویەکەوە نەک هەر وەکو باسم کرد تەنها شیرینی بیاخۆ ئەوی لە مانگی ڕەمەزانە ئێمە وەکو باسم کرد لەسەر زانیاریمان پێگەی کە بە تەما بوون گۆشتێکی زۆر خەنە بازارەوە بە گۆشتی عێراقی بیفرۆشن ئەو بوو بە دەستخۆشیەوە ئەوش دەستی بەسەرا گیرا و توانرا زۆر باشکەواتە باسی گۆشتت کرد گۆشت و گۆشتی مریشکیش بە تایبەتی لە مانگا زۆر بەکارەهێنرێ هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی چۆن هۆشیاریان هەبێ ئەو گۆشتێک کە لە بازاڕایکردن دڵنیا بلەوەی کە گۆشتێکی تەندروستە ئەوش ئەوەیە کە لە کوشتەرگەکەی کە لە ڕێگەی لیژنەی تایبەتەوە مۆری لێدرێ بەڵام ئێستا بەداخەوە هەندێک شوێنێ ئەڵێ بڕۆ گۆشتەکەی هەرزانە لەوانەیە 3-4 هەرزانتر بێ گۆشتێکی وای هەیە بچۆ بیکڕە بەڵام بوونی هیچ مۆرێک نییە ئێوە تۆ چەند ئاگاداری ئەو شوێنانن بۆی کە بتوانن ئێمە نازانینەوە ئاژەڵە ئایا تەندروست بووە و ئاژەڵێکە کاتوانین گۆشتەکەی بەکاربێنین و یاخود ئەو دەواجینانەی کە مریشکەکانیان لە کۆمەڵە دوکانە بە نرخێکی کەمتر لە کۆمەڵە شوێنە فرۆشن ئەمانەیە چکە هاوڵاتیان بەڕاستی زۆر کار ڕوەکەن و شوێنانەی کە نرخێکی کەمتری هەبێ بەڵام ئەگەر ئیلیژنەکانی ئێوە چاودێریان بکەن لەوانەیە ئەو گرفتە کەمتر بێتەوە تا چەند ئێوە لەگەڵەوە بابەتەیە بەردەوام ئێمە سەردانی کوشتارگەکانەکەین ئەو قەساباناکەین کە لە ناو شاری سلێمانی و دوکانی مریشک فرۆشەکان بەداخەوە دوکانی مریشک فرۆش ئێمە هیچ کات لەگەڵی نەبووین بەڕاستی شتێک نییە کە یاسایەکنی ئەمە ڕێک بخا بەڕاستی لێتان ناشارمەوە دوکانی مریشک کۆنتترۆلی تۆزە قورسە بەڵام لە ڕووی قەسابەکان و ئێمە توانیمانە کۆنتترۆلێکی باش بکەین ڕۆژانە سەردانیان بکەین لێپرسینەوە بکەین لە چۆنێتی بە ئەو گۆشتی کە بۆیان دێت و ساختکردنەوەی و لە ڕووی نرخەوە و لە ڕووی کوالیتی گۆشتەکەەوە هاوڵاتیان دڵنیاکەینەوە لەوەی کە گۆشتێکی تەندروست لە بازارایە وەک جەنابیش فەرمود زۆر ڕاستە چەند شوێنێک هەیە کە بە ناوی گۆشتی هەرزانەوە چەند ئاژەڵێک ساغەکاتەوە لەوانش ئیجراعات کراوە بەڵام ئیجراعاتەکان کرا و زۆر باشیشە بەڵام ئەو هەرزانی نرخە جاری وایە ئاژەڵ جۆری هەیە لە جۆرەکانیا چۆنەڵی ئاژەڵی پیر هەرزانترێکە هەر لە کڕینیەوە هەتا چۆنەڵی ساختکردنەوەی لە بازارە ئەمە هۆکارێکە هاوڵاتیش دیسانەوە هەرە بە هوشیار بێت لە کڕینی گۆشتا بە تایبەت
چاو لەوە نەکە 1000 دینار 2000 دینار لەو بڕوایم زیانی بەکارێنانەکەی چەند هێند با بڵێن چەند هێن دەبێت لە دوای بەکارێنانی ئەگەر زەرێکی لێبە زۆر باشە بەستە ئەوە بوو ببوورە کەوتێ ئەم دوکانانە نەمێنێ مریشکیش وەکو چۆن ئێمە کوشتارگەیەکی سەرەکیمان هەیە ئێستاش بە خۆشحاڵیەوە لە شاری سلێمانی و لە ناوچەکانی چواردەوریشی چەند کارگەیەک دامەزراوە بۆ مریشک یانی هەر مریشکی خۆماڵی خۆمانە بەڵێ ئامادەی ئەکەن وە بە چەند شێوازێکی جیاوازی ژانی بە پارچە پارچەش و هەمووشی بەرواری لێدراوە بە پاک و تەمیزیش کراوە ئێوە تا چەند لەگەڵەوەیان کەم کارگانە زیاتر کرێ و دوکانانە کەمتر بێت 100% لەگەڵ ئەوەی دووەمیان کارگەکان با بڵێم سەربڕنی خانە سەفەریەکان زیاد کرێ و دوکانەکان هەوڵ بدرێ کەم کرێت یاخود نەمێنێت چونکە ئەو پاک و خاوێنی لە سەربڕنی خانەکانە بەدیەکرێ لە دوکانەکانە بەدی ناکرێت چۆنەڵی هەستیاریشە بەڕاستی بەکارێنانی ئەو چۆن سەربڕنی خانی ئاژەڵمانێ سەربڕنی خانی مریشکی ژاوە هەستیارە زۆر باشە دەست خۆش بە کاک فریاد سوپاس بۆ تۆ پێمان بڵێ لە کۆتاییە لێرە چی بە هاوڵاتیانەڵێ ئەگەر شتێکیان بینی نەشیا بوو بۆ بەکارهێنان بۆ خواردن چۆن هاوکاری ئێوە بن لە چ شوێنەکە گونجاوترین شوێنە بۆ ئەوەی کە کەلوپەل و پێداویستەکانی بەتایبەت ئەو پێداویستیانەی کە خۆراکن و ڕۆژانە بەکارێنین ئەوان بەردەستی خەن بەڵێ وڵات داواکاریمان ئەوەیە وەکو لیژنە هاوبەشەکانی قایم قامێت ئێمە خۆتان نەزان وان نزیکە بین نەک نزیکە بینەوە بەرەو جەژنە ڕووین باڵین خۆتان نەزانن چۆن جەژنی یەکێکە لەو بۆنانی کە کاڵایەک و خۆراکێکی زۆری تاساغە بێتەوە دیسانەوە ڕوبەڕووی چەند کێشەیەکە بینەوە تێکەڵکردنی بۆ منە چارەسمان هەیە نوقڵمان هەیە ئەبێ هاوڵاتی ئاگادار بێت لەوەی کە لەکوێ ئەم بابەتانە ئەکڕێ و سێری کوالیتێکی بکە من پێم باشە هەتا لە دوکانە بکڕێ هەتا لەو شوێنانە بکڕێ کە تیشکی خۆری کەم بەرەکەوێ هەتا سەددا پۆشراو بێ پێمان باش شتێکە و هەر کێشێکیش هەبێ شتێکە بێت لە ڕێ ژمارە تەلەفۆنانەوە ئاگادارمان کاتەوە ئێمە لە خزمەت هاوڵاتیانین